لەبارەی ئایندەی کورد لە سووریا و باشترین سیستەمی بەڕێوەبردن لە قازانجی ڕۆژاوا ستاندەر شیکاریەک دەخاتە ڕوو. زانیاری نوێ لەبارەی وادەی دابەشکردنی موچەی مانگی دەی فەرمانبەرانی هەرێمە ئاشکرا دەکرێت. دەستەی تەحریر شام بەم جوانە دژی بەرژەوەندیەکانی تورکیا دێتە دەنگ و وردەکاری ئاشکرا دەبێت. دوای ڕووخانی ڕژێمی ئەسەد لە سووریا هەنگاوەکان بۆ دامەزراندنی سیستەمی نوێی سیاسی و نووسینەوەی دەستور دەست پێ دەکات. لەو چوارچێوەیە ناوەندی شیکاریستان دەڕای دەگەێنێت. باشترین سیستەم کۆخۆ بەڕێوەبەری کورد لە سووریا پێویستە پێداگیری لەسەر بکات سیستەمی تەوافقیە نەک تەنها فیدراڵی. بەو پێی لە سیستەمی فیدراڵی زیاتر دابەشکردنی دەسەڵاتە لە ڕووی کارجێری و داراییەوە. هەرچی سیستەمی تەوافقیە ڕاهەندی سیاسی و سەربازیشی دەبێت کە گەرانتی ئایندەی سیاسی کورد لە ڕۆژاوا دەکات. ناوەندی شیکاریستان دەرجەخت لەوەش دەکاتەوە پێویستە بڕیار بەدەستانی کورد لە ڕۆژاوای کوردستان ئەزمون لە باشووری کوردستان وەربگرن و هەڵەکانی ئەوان دووبارە نەکەنەوە لە جیاتی پۆست زیاتر جەخت لەسەر خاک و بەرژەوەندیە ستراتیژیەکانی کورد بکەنەوە. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاند پێشبینی دەکەن بەیانی لیستی موچەی مانگی دەڕا بگەێنرێت و تا کۆتایی ساڵیش 2 موچە دابەش بکرێت. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێم بە میدیای یەکێتی ڕاگەیاندووە پێشبینی دەکەن سبەینێ دووشەممە لیستی موچەی مانگی دەڕا بگەێنرێت. وتیشی تا کۆتایی ئەم ساڵ موچەی مانگەکانی 10 و 11 دابەش دەکرێت. ئەو سەرچاوەیە ڕاشی گەیان ئێستادا گرفتەکانی بەردەم تەمیلکردنی موچەی مانگی 11 چارەسەر کراوە. ئەوە لە کاتێکدایە ماوەی زیاتر لە 50 ڕۆژە موچەخۆرانی هەرێم موچەیان وەرنەگرتووە. بەو هۆیشەوە بەشێکی زۆری مامۆستایان و فەرمانبەران لە سنووری سلێمانی و هەڵەبجە بایکۆتی دەوامیان کردووە. دەستەی تەحریر شام بە سەرۆکایەتی ئەبوو محەممەد جۆڵانی ناڕازین لەبوونی سەربازی تورکیا لە ناوخاکی سووریا. بەپێی زانیاریەکانیش بەم جوانە جۆڵانی بە فەرمی داوا لە تورکیا دەکات هێزەکانی لە ناوخاکی سووریا بباتە دەرەوە. ئەوەش دوای ئەوە دێت تورکیا بە پاساوی پاراستنی سنووری وڵاتەکەی و شەڕی کورد چەندین بنکەی لە ناوچەکانی ڕۆژاوای کوردستان و خاکی سووریا دروست کردووە. هەر ئەمڕۆژ هێزەکانی سەر بە تورکیا لە سووریا هێرشیان بۆ سەر ناوچەکانی ژێردەسەڵاتی ئەسەدە لە مەنبەج دەست پێ کردووە. هێزەکانی سوپای سووریای ئازاد ڕاستەوخۆ وەک پاشکۆی تورکیا لە سووریا جوڵە دەکەن و هەڕەشیان لەسەر ڕۆژاوای کوردستان دروست کردووە.